ڕێکخراوی سیدیۆ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ جارێککە لە خزمەتی زانکۆی هەڵەبجەیە بوو لە ڕێگەی دابینکردنی ژمارەیەکی باش لە لاپتۆپ و داتا شۆ و دیسکتۆپ بۆ بەشی کۆمپیوتەری زانکۆی هەڵەبجە کە هیوادارم لەگەڵ کردنەوەی خوێندنی ساڵی نوێ سوود لەو لاپتۆپ و داتا شۆیانە ببینن لە پاڵی شایمە خۆبەخشەکانی زانکۆی هەڵەبجەمان بەسەر کردوێتەوە بە دیارەیەکی بچوو کە هیوادارین ئەم دیارە یەکجار نەبێ بەڵکو ڕێکخراوی سیدیۆ لە پلانایەتی ئەگەر بە شێوەی مانگانەش بێ هاوکاری ئەو خۆبەخشانە بکا کە خزمەت بە زانکۆی هەڵەبجاگەێنن. ژێرخانی میکانیکی و ئەلکترۆنی زانکۆی هەڵەبجە ژێرخانێکی تا ڕادەیەک سادە و ساکارە دەتوانین بڵین کە قەیرانی دارایی و ئابووری کاریگەری گەورەی هەبووە لەسەر هەنگاوەکانی پێشکەوتنی زانکۆی هەڵەبجە بەڵام لەو چوارچێوەدا و لە چوارچێوەی میکانیزمی بەرەو پێشبردننی زانکۆی هەڵەبجەدا زانکۆی هەڵەبجە ڕووی کردوتە تێکڕای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دام و دەستگاکان و کەسایەتیەکان و لەو چوارچێوەشدا ئەمڕۆ دەتوانین بڵێن ڕێکخراوی CDO توانی بۆشاییەکی گەورەی زانکۆی هەڵەبجە لە ڕووی ئەلکترۆنیەوە پڕ بکاتەوە ئەوش بە دابینکردنی ژمارەیەکی زۆر لە کۆمپیوتەری ئاسایی و لە ژمارەیەکی باش لە کۆمپیوتەری لاپتۆپ کە دەتوانین بڵێن بە هەنگاوێکی زۆر بەهێزدا دەنرێت بۆ هەنگاوەکانی داهاتووی بەرەو پێشوونی زانکۆی هەڵەبجە لە بەشە زانستیەکاندا.